ئەمە کاتێک کە تۆ یەک کارمەندی هەڵەدا ئەمەزرێنی وەرن بە حساباتێکی سادەی بۆ بکەیت. تۆ کارمەندێکدا ئەمەزرێنی مانگی با بڵێن 300,000 پێی باشە، یعنی مانگی $200، یعنی ساڵی $2,400 تۆ لە یەک کارمەندا سەرفەکەی. ئەو ئیشەی ئەو کارمەندە ئەیکا ئەگەر بێت و کەسێکی تر بۆ نمونە کارگوزارێکە لەوێ پێی بڵێ پارەکەت بۆ زیاکەم ئەم ساڵ ئەوی شەش بکە، ئەمە تو ئەپارێزێ لەم تێچوونە زۆرە. کەواتە ئەمە شتێکی زۆر سادە، من نمونەیەکی زۆر سادەم هێنایە بۆی تێ بگەین. استراتیجیک هیومن ریسۆرس مانیجمنت ئەوەیە هەموو شتێک استراتیژیانە بیری لێکاتەوە. ئەمڕۆ 2 ڕۆژ میوانیان هەیە و کۆمەڵێ مەسەلەن کەسایەتی و مدیر عام و ئەوانە سەردانیان ئەکەن، نیشانەی ئەوە نییە بەیانی بڕۆی یەکسەر کارگوزارێکی زیادە دامەزرێنی بۆ ئەوەی تۆ قاچکەیتە سەر قاچ و بڵە خۆش بە خزمەتگوزاری ئەکرێن. بۆیە لە هەموو ڕۆکانەوە حسابیکە استراتیژی ئەوەیە کە تۆ ئەبێ ئەمڕۆ بیرت لای سبەی بێت، لە هەموو ڕوێکەوە ئەبێ حسابی بۆ بکەیت.